ئەم ڕۆژ و دوێنێش و هەموو ڕۆژەکانیش بە وردی و بە شڕی تیمەکان گەڕاوین و ئەو تیمە تابەتەش کە لە سۆرانەوە هاتبوون گەڕانێکی ورد و چڕوپڕیان با هاوکاریە هەموو تیمەکانی کە دەست پێ کردووە تابەت تیمەکانی بەرگری شارستانی هیچ سەرەداوێک نییە و هیچ دەرەنجامێک نییە ماوەی دوو ڕۆژە بە وردی بە چڕی تا ناو خوڕماڵ گەڕاوین هیچ نەتیجە و هیچ دەرەنجامێک نییە گەورامان بەڕێوەبەتی گەشت و گوزار ئیجراعاتەکانی تۆزێتتون کرد کردوێتەوە ڕێکاری پێویستیتان گرتوۆتە بەر وەقتێلەی سوور لە چەند بابناوە ئەمڕۆ 25 شوێن قەردێرەی سووری لێدراوە بە فەرمانی بەڕێوەبەری گشتیمان ژنەی تابەت پێگاتووە سەردانی ئەو شوێنانیان کردووە ئەو 25 شوێنە لە قۆناغی یەکەمە بەیانیش گەڕان بەردەوامە بێ 25 شوێن قەردێلەی سووری لێدراوە چەند شوێنێک غەرامە کراون لەبەرەوەی کە وەکو پێویست مەرجی سەلامەتیان تیانە بووە بۆی حاڵەتی کە دووبارە نەبێتەوە